دەچمە ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین بۆ ئەوی کە بزانم هەواڵێکی دڵخۆشکەر هەیە لەباری نەخۆشخانە 291 قەرەوێڵەیەکەی کە چەندین ساڵە هەوڵاتیانی ئەم سنوورە چاوەڕێن تەواو بکرێت. باوکم تازە لەو بینێدا ینی بۆ قەسرە و باڵۆنژی لێر ڕادە بێکسە دەبێ سواری سحافیکەن بەڕێکن بۆ ڕێگای سلێمانی ینی سفادە لەو بینایی دەکات تەنها کۆترا لە هەرێمی کوردستان و دروستبوونی قەیرانی دارایی پرۆژەکە بە شێوەیەکی تەواو وەستاوە کاتی ئەنجومەنی وەزیران بودجێ پێویستی بە تەرخانکراوە کۆمپانیا ڕابستپێرە بە تەواوکردنی پرۆژەکە دەتوانم بڵێم لە ماوەی ساڵێکدا پرۆژەکە دەکرێتە خزمەتی هاوڵاتیانی سنووری ڕاپەڕین. دەچمە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین. ئەو نەخۆشخانەیە لە ساڵی 2014 وەستاوە بەهۆی قەیرانی داراییەوە. ئێستا لیژنەیەکی باڵا پێکهێنراوە لە وەزارەتی تەندروستی وەزارەتی ئاوەدانکردنەوە. لە ساڵی 2010 دانیشتوانی دەڤەری ڕاپەڕین چاوەڕوانی تاوبوونی ئەم نەخۆشخانەیە. ئەم نەخۆشخانەیە کە ناسراوە بە نەخۆشخانەی 291 قەرەوێڵەیی لە دەڤەری ڕاپەڕین. لە ئێستادا ژمارەی دانیشتوانی ئەم سنوورە زیاتر لە 450,000 کەسە. کاتێ ڕووداوێکیان لێ ڕوودەدات نەخۆشەکانیان بە ئاڕاستەی سنووری پارێزگای سلێمانی و هەولێر دەبن. کۆباس ئەمڕۆ لە ئیدارەی ڕاپەڕینە بە دوواداچوون دەکات لەسەر کارەکانی ئەم نەخۆشخانەیە بۆچی کارەکانی ڕاگیرا و کەی دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانی ئەم سنوورە. ینی چەندین زار خەڵکەکەی بۆ بەسیترین نەخۆش خێرا بەڕێ دەکەن بۆ سلێمانە لەو ڕێگای سلێمانی ڕۆک و ڕێگای مەرگوایە. ئەنی من تا ئێستا لە منەماڵی خۆماندا چەند زار کوڕم خەسووم باوکم تازە لەو بینێدا ینی بۆ قەسرە و باڵۆنژی لێر ڕادە بێکسە دەبێ سواری سحافیکەن بەڕێکن بۆ ڕێگای سلێمانی ینی بەڕاستی زۆر زەرورە ئەگەر بکرێت چیواشی نەماوە وازام تاوە بێ ئەنی ئێستا تەنها ئەوەی ئیسفادە لەو بینایی دەکات تەنها کۆترا. ڕەکانی چیان لێ بەسەرات بردت؟ وەڵام کوڕەکەم بە حادسەی ماتۆڕی بوو ئیدی یەکسەر بەو شێوەیەش نەبووە ڕێک بەڕێیان کردین بۆ سلێمانی ینی باوکم قەسرە و باڵۆن بۆ هەر بەڕێیان کرد بۆ سلێمانی ینی ئەو خەستەخانە گەورە زەلامە لێرە کاکە ئیدارەی ڕاپەڕین محافزەیەکە بۆ خۆی ینی مەفروزە ئەو خزمەتگوزاری بۆ تاوا بکرێت کە لێرە چەند ساڵە دەستیان پێکردووە ڕاژێ وا پێما بە ڕاشیداوە هیچ شتیان ناکرێت ئێستا. دەچمە ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین بۆ ئەوی کە بزانم هەواڵێکی دڵخۆشکەر هەیە لەباری نەخۆشخانە 291 قەرەوێڵەیەکەی کە چەندین ساڵە هەوڵاتیانی ئەم سنوورە چاوەڕێن تەواو بکرێت. کاکیوە هەواڵێکی دڵخۆشکەر هەیە بۆ هاوڵاتیان سەبارەت بۆ نەخۆشخانە کە چەندین ساڵە کارەکان نەڕاگیر. دیارە بە نسبەت نەخۆشخانەی 291 قەرەوێڵەیە ڕانیە کە یەکە لە پرۆژەکردنی و استراتیجیەکانی شاری ڕانی و دەڤەری ڕاپەڕینیش ئەو پرۆژەیە لە ساڵی 2012 کەوتۆتە بواری جێبەجێکردن و بڕیار بووە لە ماوەی 700 ڕۆژ پرۆژەیە تەواو بەبێ بکەوێتە خزمەتی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین لەبەرەوەی یەکێکە لە پێویستی هەرە زەرورەکانی ئەو سنوورە. بەڵام بەهۆی دروستبوونی هەندێک ئیشکال لە نێوانی کۆمپانیای جێبەجێکارەوە لیژنەی سەرپەرشتیار و بەتایبەتی ئەندازیارانی وەزارەتی تەندروستی تۆسێک سستبوونەوە لە پرۆژەکە سەرەتا ڕوویدا بۆ ئەوەی ئەو ئیشکالانێک کە هەیە بتوانرێت چارەسەر بکرێت. بەداخەوە دواتر بەهۆی بڕانی بودجە لە هەرێمی کوردستان و دروستبوونی قەیرانی دارایی پرۆژەکە بە شێوەیەکی تەواو وەستاوە ئەو کۆمپانیا تورکیەی کە کاری لە پرۆژەکەدا دەکرد گەڕانە وڵاتانی و شەڕی داعشیش بە هۆکاریەوەی کە نەتوانرێت بە زوویی گرفتەکان چارەسەر ببن و کۆمپانیەکە جارێکتر بگەڕێتەوە بە کارکرد. دو هەمین کار ئەوەیە کە لە ساڵی ڕابردوو سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی باڵای پێکهێنەوە لە وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتی تەندروستی بۆ بە مەبەستی چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە لە بەردەمی پرۆژەکەدایە وە گفتوگۆکردنیش لەگەڵ کۆمپانیای جێبەجێکار ئایا کۆمپانیاکە ئامادەیی هەیە جارێکتر بێت پرۆژەکە تەواو بکات یاخود کارەکانی ئەو کۆمپانیای کۆتایی پێ بهێندرێ و ئستحقاقاتی کۆمپانیاکە دەستنیشان بکرێت
و لەگەڵیشیدا جارێکی تر دەرخستەیەکی تازە بۆ پرۆژەکە بکرێتەوە لەبەرەوەی پرۆژەکە ماوەیەکی زۆری بەسەردا تێپەڕێەوە و بەشێک لەو ئامێر و پەرستانی کە پێویستە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکەدا وجودیان هەبێ مۆدێلیان بەسەر چووە و لە کاتی ئێستادا لە واری تەندروستیدا کاریان پێ ناکرێت. بۆیە لە ماوەی ڕابردوو بەهۆی شەڕی ئەمریکا ئێران لە ناوچەکەدا ئەو کۆمپانیا تێکچێنیان توانیوە بێن قەرار بووە هەفتەی ڕابردوو بێن و لیژنەکە لەگەڵیاندا بنیشێ بۆ ئەوی لەگەڵ کۆمپانیاکە بگەن بە قەراری کۆتایی لەسەر ئایا بەردەوام دەبن لە کارکردنی کارەکانیان کۆتایی پێدەهێنە و دواتر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی لێ ئاگادار بکرێتەوە لە ئەنجامی کارەکانی ئەو لیژنەیەوە بڕیاری پێویستی لەبارەوە بدرێت ئایا بدرێت بە کۆمپانیایەکی تر و ئەسپاردە بکرێت بۆ ئەوەی کە بتوانێت بە زووی کارەکانی تەواو بێ. ئەوەی کە سێگەی خۆشحاڵیە بەشێکی زۆری کارەکانی پرۆژەکە لە ڕووی مەدەنیەوە تەواو بووە و دەتوانم بڵم هەیکەلی بیناکە بە تەواوی تەواو بووە ئەوەی کە کاری تێدا دەکرا کاری فینیشنگ بوو لە گەچکاری لە دیکۆری دەرەوەی بیناکە. بۆیە لە هەر کاتێکدا کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بودجێ پێویستی بە تەرخانکاوە کۆمپانیا ڕابسپێرە بە تەواوکردنی پرۆژەکە دەتوانم بڵم لە ماوەی ساڵێکدا پرۆژەکە دەکرێتە خزمەتی هاوڵاتیانی سنووری ڕاپەڕی. دەچمە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕی بە دوواداچوونی وردەکەم لەسەر ئەو نەخۆشخانەیە. زانم هۆکار چییە کارەکانی ڕاگیراوە و کەی دەست بە کارەکانی دەکرێتەوە دوایی هەنگاوەکان بۆ دەستپێکردنەوەی کار لەو نەخۆشخانەیە چییە لەگەڵم بن. ئەو نەخۆشخانەیە لە ساڵی 2014 وەستاوە بەهۆی قەیرانی داراییەوە. ئێستا لیژنەیەکی باڵا پێکهێنراوە لە وەزارەتی تەندروستی وەزارەتی ئاوادانکردنەوە. خۆم ئەندامم لە ناو لیژنەکەدا ڕۆژی چوارشەمەی ڕابردوو 24 مان کۆبوونەوەمان کردووە لەسەر کێشە و گیرگرفتەکانی ئەو پرۆژەیە با بڵین لەگەڵ کۆمپانیای لیژنەیەکی هاوبەش پێکهێنراوە لە وەزارەتی تەندروستی وەکو باسم کرد ئاوادانکردنەوە. لیژنەکە ئێمە لیژنەی تەثبیت واقع حالین یعنی جێگیرکردنی باری کاری جێبەجێکراوە. لە ئێستادا لیژنەکە کاری خۆی تەواو کردو و ماوەتەوە کۆمپانیا ڕەزامەندی لەسەر بدا. لە هەفتەی ڕابردوو هاتبوون لیژنەیەکی فەنیان هێنابوو بەس هەندێک تێبینیان هەبوو پیان وا بوو ئێمە غەدرمان لێکردوون با بڵین ئێمە هەندێکم کوتی لە زەرعی ئەوانە ئێمە زەرعەکانمان کردووەتمان بڕۆن خۆتان چێکی زەرعەکان بکەنەوە. لە هەفتەی ڕابردوو ئەوەمان کردو هەفتەی داهاتوو یان دواتر ماوەی مانگی ڕێگامان پێداون کە بێنەوە لیژنەکەی خۆیان چێکی زەرعەکانیان بکەنەوە. دواتر ئێمە راپۆرتی خۆمان بەرز دەکەینەوە بۆ ئەنجومەنی وەزیران. تامان سەرۆکی لیژنەی ئێمە جێگیری وەکیل وەزیری ئاوادانکردنەوە کاک حەکیم سەرۆکی لیژنەکەیە. ئەندامانی ئێمە بڵین لە وەزارەتی تەندروستی ئێمە دوو ئەندامین 4 ئەندامین دوان لە ڕانی و دوانیش لە سلێمانی وەزارەتی ئاوادانکردنەوەی لیژنەی سەرپەرشتیارەمەیان بەشێکی باشیان ئەندامن ئیشەکان کراو و ئێمە زۆری نەماوە ئەبێ ئەم لیژنەیە با بڵین کارەکانی خۆی تەواو بکات لەگەڵ کۆمپانیا گرێبەستی کۆمپانیا ئەبێ هەڵبۆشێتەوە کۆمپانیای تر دەست بەکار بێت.